سڵاتانە بێت بەڕێزان منداڵیم لە بازنەدا لەگەڵتانە بم لە تۆری ئەمڕۆمان قساکەین سەبارەت بە ئایندە و داهاتووی کەرکووک و مادەی 140 لە چوارچێوەی عێراقی فیدراڵەوە کو دەزانین کەوە ناوچەکانی مادەی 140 یاخود ناوچە کێشە لەسەرەکانیان ناوچە جێناکۆکەکان بە درێژایی مێژوو بە بەردەوامی کێشەی لەسەر بووە ئەمە لە پێش 2003 و لە دوای 2003 ئەم کێشانە هەوڵدرا هەرچەنە مادەی 140 دەستوری جێگیر کرا بەڵام ماوەی کاری پێکرا و دواتریش مادەی 140 بە تەواوەتی وەستاوە لە ئێستادا لیژنە پێکێنراوە بۆەوەی کەوە مادەی 140 لە کابینەی نوێی حکوومەتی عێراق جارێکتر کارا بکرێتەوە. کێشەی ناوچە کێشە لەسەرەکان لە دوای 2017ەوە بەڕادەیەکی زۆر ئەتوانین بڵین زیادی کردووە ئەم ناوچانە کێشەیان لە دۆخی سیاسی هەبووە لە دۆخی ئەمنی دۆخی ئیداری و هەتا دوایی کۆمەڵی کێشە لەم ناوچانە هەبووە بەڵام ئەمە لێرەدا پرسیارە ئایا حکوومەتی عێراقی هەنگاوەکانی چی ئەبێت یان حکوومەتی عێراقی ئایا هەر بە جددی لەسەر خەتە بۆ ئەوەی کەوا کێشەیەم ناوچانە چارەسەر بکات و مادەی 140 بە تەواوەتی جێبەجێ بکات و لە هەمان کادا دەپرسم ئایا هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستان چێبێت بۆ چارەسەرکردنی کێشەی ناوچە جێناکۆکەکان ئەوە تا دەبینین کەوا حکوومەتی هەرێمی کوردستان بەوەفت دەچێتە بەغداد کۆمەڵێک بابەت کە تایبەترین یان یاخود سەرەکیترین یان یاسای نەوت و غازە هەوڵ دەدات کەوا قسەی لەسەر بکات لەگەڵ حکوومەتی بەغدایە بەڵام ئایا لەم کۆبوونەوەانەدا تا چەند کێشەی کەرکووک ناوچە جێناکۆکەکان و جێبەجێکردنی مادەی 140 ناوەڕۆک و تەوەر و بابەتی کۆبوونەوەکانی بێت لەگەڵ لایەن و سەرکردە عێراقیەکان ئەمە قسەی زیاترەکەم لەم بارەیەوە لەگەڵ دکتۆر دلێر عەزیز کە بەڕێزان مامۆستای زانکۆ ڕاستە خۆ لە ستۆدیۆ لەگەڵمە بێت دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت لە هەمان کادا هیدایەت زاهیر کە بەڕێزان چاودێری سیاسین کاکی هیدایەت سپاس بۆ بەڕێزیشت بەخێر بێ ڕخسەت لێوەرەگرم لە دکتۆرۆ دەست پێکەم. دکتۆر ئەم دۆخەیەکەوە ئێستا لە ناوچە جێناکۆکەکان هەیە بە شێوەیەکی گشتی لە دوای 2017 و بە تایبەت ئەمساڵ چۆنێ خوێنیتەوە چۆنێ بینیت؟ بڵێ دیارە ئەو دۆخە ئێستا ئیبینین ئەتوانین بڵێن پەرچەکردارێکە لەبەرەوەی هەموو کارێکەوە تۆیکی پەرچەکردارێک بەرامبەری هەیە. ئێمە لە دوای 2023ەوە نەمانی دەسەڵاتی بەعز و هەر بەپێی یاسا ئەو کاتە لە یاسای بڵێن مەسی حکومی انتقالی بڵێن کاتی یاسای مادەی 58 دەرچوو دواتر لە 2005 کە کاتێ ڕاپرسی بۆ دەستور کرا لە 15دا ڕاپرسی بۆ دەستورە کراوە لە دەستوردا لە ساڵی 2006 کەوتە بواری جێبەجێکرد مادەیەک چەسپا کە مادەی 140 بوو. بەحقیقەت ئێمە ئەو کاتە بودجەیەکی باش بۆ مادەی 140 دیاری کرابوو و ئەتوانین بڵێن تەواوی دەسەڵاتمان هەبوو لە کەرکووک و ئەتوانین دەسەڵاتێکی باشمان هەبوو لە عێراق بەڵام ئیتر ئەو هەلومەرجە نەمانتوانی ئەو هەلومەرجەشمان بۆ هاتە پێشەوە نەمانتوانی وەکو پێویست مادەی 140 جێبەجێکین کە ئەمانتوانی جێبەجێکین پشت بۆ بەستین مادەی 140 تەنها کەرکووک ناگرێتەوە بەڵکو مادەی 140 ئەتوانین بڵێن لە ساڵی 75ەوە لە ساڵی 70کانەوە حکوومەتی عێراق بەپێی کۆمەڵی مەرسومی جمهوری بەپێی کۆمەڵی بڕیاری ئەنجومەنی بڵێن سەرکردایەتی شۆڕەشی هەڵوەشاو کۆمەڵی بڕیاری داوە بۆ نمونە کێشە هەیە لە سنووری نێوان ڕوومادی و با بڵێن کەربەلا کێشە هەیە با بڵێن ئێستا هەنێ قەزەونا هەیە لە کەرکۆ جیاکراوەتەوە دراوەتە سلێمانی هەیە دراوەتە بۆ نمونە تکریت. ئێمە ئەمانتوانی ئەو کاتە هەلومەرجەکە لەبارتر بوو بتوانین لەگەڵ هەموو لایەنەکان ڕێک بکەوین تاوەکو بتوانین بە بڕیارێک مادەی 140 جێبەجێکین لایەنەکانی ترش سوودمەند بن. تا 2017 نەمانتوانی بە شێوەیەکی بەرچاو یاخود بە شێوەیەک با بەڕێژەیەکی باش بتوانین جێبەجێکین هەرچەندە ساڵانە موازنە هەبوو بڵێن بودجە هەبوو پارەی بۆ دیاری ئەکرا بەڵام گرفتەکە ئەوە بوو مادەی 140 وە ئەم ناوچەیە لە بنچینەدا خۆی کێشەیەکی ئابووریە بەڵام لە حکومڕانیە یەک لە دوایەکانی حکوومەتی عێراق کێشەکە بۆ کێشەیەکی یاسایی هەمووی بە یاسایی بۆ دەرچوو و ئێستاش جوتیارانی ئێمە بۆ نمونە بەدەست ئەو مادە یاسایانێت دەناڵێن کەوا هەموو زەویەکانیان کراوەتە ناو کەسانی تر و دواترش بووە کێشەیەکی سیاسی و بۆ کێشەی سەربازیش بۆ ئێمە تا 2017 ئێمە نەمانتوانی ئەو هەلومەرجانەیە یاخود ئەو چانسێکی زۆرمان هەبوو جێبەجێکین. دوای 2017 بۆ نمونە ئەوەی بەدی ئەکرێت مادەی 140 بە تەواوەتی بودجەی بۆ نەما تا 2021 لە 2021 13 ملیار دیناریان بۆ بودجە بۆی دانا ئەمەشی ئێستا ئەکرێ هەمووی ئەتوانین بڵێن بە زیرەکی و بەلێ هاتووی هەنێک کەسایەتیمان هەیە بۆ نمونە لە بەغا ئەتوان دەسەڵاتەکانی خۆیان
بەکاربێنن تاوەکو بتوانن جارێکی تر خەڵکی ئەم ناوچەیە بە پێی مادە یاسایەکان بە پێی دەستور بە پێی مادەی 140 بتوان دەستکەوتەکانی خۆیان زەویزارەکانی خۆیان بگەڕێنەوە. مەبەستەوەیە لە قسەکان تا من وایە بێنم پێی وایە کەوا مادەی 140 خۆی لە خۆیان چارەسەرە بە بەردەوامی باسی هەر چارەسەرێکە کرێت لە ناوچە جێناکۆکەکانە باسی مادەی 140 کرێ. پێی وایە لە جێوەی بوو بێت بە چارەسەر ئێستا بۆ بە کێشە لە نێوان کورد و بەغایە؟ بێگومان کێشەکە ئەوەیە جێبەجێ ناکرێ. ئێمە کە باسی مادەی 140ەکەین بۆ نمونە لایەنی عەربی تورکمانیمان لەگەڵە، لایەن عەربی تورکمانیەکە لەگەڵیان قسە بکەیڵێ سەقفە زەمەنەکی تەواو بۆ و کێشانەی کەوا لە ناوچە جێناکۆکەکان هەیە لە پێشەکێکەش ئاماژەم پێداوە چ کێشە بێت لە دۆخی سیاسی بێت، ئەمنی بێت، ئیداری بێت. ڕۆژانە ئێمە ئەیبینینەوەتە لە قایمقامی قەزای داقوقەوە بگرە هەتا چەندین پۆستی تر لە کورد وەرەگیرێتەوە. کێشە بۆ زمانی کوردی دروستەکرێت لە ناوچە جێناکۆکەکان. ئێوە لەم دۆخەی کەوا هەیە لەم کێشانە چێ خوێنەوە بۆ داهاتووی ئەم ناوچانە؟ زۆر سپاس بۆ بانگشتە بەڕاستی مەسلەیان توانین بڵێن فایلی کەرکووک و ناوچە جێناکان بەڕاستیەکە لەو فایلانەی لەو ملەفانەی کە کێشە سەرەکیەکانی نێوان بەغدا و هەرێمە توانین بڵێن بە درێژایی مێژووی بزوتنی ڕزگاریخوازی گەلی کورد لە باشووری کوردستان یەکێک لە کێشە سەرەکیەکانی ئەم ناوچانە بووە کە نەتوانرا وەکو بە پێویست چارەسەرکردن ڕووی عەسکەریەوە نە ڕووی گفتوگۆوە بگرە ئەنی ئەوەی کە لە دوای 2023 ڕوویدا هەلێکی باش بوو کورد دەیتوانی ئەو معادلێ بە ئاسانی یەکلای کاتەوە بە حکمی ئەوەی کە عەربی سۆنا وەکو پێویست نهاتنە پێشەوە تەقەبولی ئەو پرۆسە سیاسی تازیان نەکرد وانە توانین بچنە ئەو کەشوەوە و داما کاتیشە عێراق یعنی بەڕاستی لەسەر دەستی کورد دروست بوو ینی چی وەکو حکوومەت چی وەکو دانانی دەستور چی وەکو دام و دەستگاکانی حکوومەت کورد ڕۆڵێکی باڵای هەبوو لەو مەسەلەیە دەبوایە یعنی هەموو هێز توانای خۆی بەگەڕ قستایە بۆ ئەوەی کە مادەیەکی کاتی هەبوو مادەی 58 پێشوکە لە دەستورە بچەسپێ لە مادەی 140 لەو فترە زەمانیەکەمە نەتوانرا جێبەجێ بکرێ بەڵام ئەلێ جێکرایەوە ئەتوان بڵێم یعنی ئەوەی یعنی تەنها نەخشە ڕێگای چارەسەری ئەم ناوچانە مادەی 140ەوە تەنها کارتێکە کە کورد بەدەستیوێتی بۆ ئەوەی چارەسەری ئەو شوێنانە بکەن بە حکمی ئەوەی کە ئەم ناوچانە ئەجندای ئەقلیمی هەیە نێودەوڵەتی هەیە دەستێوەردانەکات وای کردووە کە ینی ئەو مادەیە نەچێتە پێش یعنی مادەکانی وەکو پێویست ئەو بەرگانی کە لەخۆ دەگرێت وەکو پێویست جێبەجێ نەکرێتەوە زۆر جار بە بیانووی جۆراوجۆر ینی ڕێگری لێکراوە لەوەی کە ئەو بەرگانە جێبەجێ بکرێت و بیانوەکانیش هەمووی دیارن و هەموو ئەوانەیە ناحەزانی کورد کە لە هەموو شوێنەکانەوە هەوڵەوادن کە ئەو مادەیە کە تەنها نەخشە ڕێگای وتم و لەما کاتیشە مادەیەکی دەستوریە کە دەنگی لەسەر دراوە و کەسیش ناتوانێت بڵێ ئەم مادەیە قابلی جێبەجێکردن نییە بۆیە لەم دوایە جاریکە محکەمەی اتحادی دانی بەوە ناکە ئەم مادەیەکی زیندووە و ئەکرێ کاری لەسەر بکرێ و ئیشی لەسەر بکرێ بۆیە بینیمان لە 2014 تاکو 2000 تا بینە ینی هەر بەستا بووە مادەیە کە ئیشی پێ ناکرا بۆیە ینی دەستخۆشی لەو هەواڵە ناکەین لەو برادرا ناکەین کە هەوڵی ئەوەیاندا کە جاریکە ئەو مادەیە یان ئەو لجنەیە تەفعیلکەنەوە بۆ ئەوەی کە کارەکانی خۆی ئەنجام بدات بەڕاستی ینی ئەوە ئاگەڕێتەوە بۆ هەوڵ مادووبوونی کاک بافڵ و کاک خالیدووە و برادرانی کە لە بەغان بە حکمی ئەوەی کە بینیمان ینی چی لە سەردەمی زووە کە جنای مام جەلال هەوڵی داوە بۆ مەسەلەی کەرکووک و چی لەم قۆناغەش کە بینین زیاتر یەکەتی نیشتیمانی کوردستان ینی بۆی فرسکرد بەسەر بار دۆخەکەیەوە کاتێککە باسی چارەسەری کێشەی ناوچە جێناکۆکەکانە کرێت کێشەی ناوچە کێشە لە سەرەکانە کرێت لە ڕیزبندێکەیە جگەل لە مادەی 140 باسی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی شەکرێت کە بەشێکەوە کە بە بەشێک لە چارەسەردانرێت پێچان وایە کەوا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بتوانێت کوی کێشەکان چارەسەر بکات لە کەرکووکە یان بە شێوازەی بکرێت میکانزمەکەی چۆن بێ دەتوانێت کێشەکان چارەسەر بکات؟ بەڵێ تەمان ئەنجومەنی پارێزگا زۆر گرنگە بۆ کەرکووک بە تایبەتی بە حکمی ئەوەی کە ئەو پرۆسە یەکجار ئەنجام درراوە لە 2005 و بە حکمی ئەوەی کە ئەو سەردەما عەرەبەکو پێویست باشدار نەبوو لەو پرۆسەیە بۆیە ئەوان دایمەتانیان لەوادا کە مشارەکەیەکی کەم کراوە و دەتوانراوەکو پێویست مەسەرەن مشارەکەیان هەبێ لە پرۆسی سیاسی لە کەرکووک لە دوای ئەوە هەر خۆیان ڕێگریان لەوە کرد کە ئەو پرۆسەیە جێبەجێ بکرێت لە کەرکووک دوو جار ترش
ئەنجام دراوە لە پارێزگاکانی عێراق بەڵام بەحکمی ئەوان دەیانویست بە شێوەیەک بکرێت کە بەپێی استحقاقی انتخابی نەبێت بەپێی ڕێژی دانیشتوان نەبێت بۆیە ئەمە بەڕاستی غەدرێک و زوڵم بوو لە کوردەکرا بۆیە ئەو بوو کە لە مادەی 24 جنای مام جەلال ڤیتۆی بەکارهێنا و نەهێشتەوە تێپەڕێت بەڵێ پێویستە بە حکمی ئەوەی کە ئێستا یعنی بەپێی ئەوە استحقاقی کە هەبووە لەو پێش جێبەجێ ناکرێت یعنی بەپێی استحقاق دەبێت پارێزگار کورد بێ و دەبێت دام و دەستگاکان زۆربەی لای کورد بێ بەپێی ئەوە استحقاق بەڵام ئێستا ئەگەڕێنەوە بۆ ئەوەی کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان سەنگی مەحەکە بۆ ئەوەی جاری کە بەپێی استحقاقاتی هەڵبژاردن ئەو پۆستانە دابش بکرێتەوە و کورد ڕۆڵی هەبێ لەبەرەوەی ئێستا کورد هیچ ڕۆڵێکی نییە بە تایبەتی لە دوای ڕووداوەکانی ڕفراندۆم ینی بە تەواوەتی کورد دوورخراوەتەوە لە دام و دەستگاکان لە مرکزی قەرار ئەمە وای کردووە بەڕاستی کە ئەو شڵەژانە و ئەو کێشانە بۆ کەروک دروست بێت یعنی چی وەکو ئەوەی کە لە ڕووی سیاسیەوە بە بەردەوام پارێزگاری بەوە کارت دروستێکات بۆ ئەوەی کورد زیاتر بە ئاڵانی بکێشە بچووکەکانەوە و خۆی بەردەوام بێ لە شوێنەکەیەوە هەمان لە هەمان کاتیشە ئمە ئەبینین کە کورد یەکدەنگ نییە یەک خیتاب نییە مەژوای کردووە کە بەڕاستی بۆیان چۆتە سەر و پرۆسی تعلی بەردەوامە و هەوڵەدەم دواتر پرسیارەوەش بکەم کەوام یەکدەنگ نەبوونە تا چەند کاریگەری هەبوو بۆی کەوا کێشەکان لە ناوچە کێشە لە سەرەکان هەم چارەسەر نەبێت هەمیش قوڵتر ببێتەوە دکتۆر دلێر پێم خۆشە سەبارەت بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ڕێ ئێوەش بزانم پێتان وایە کەوام هەڵبژاردنە بە چ میکانیزمێک بکرێت سەرجەم مافەکانی کورد وەکو کاکیتیات ئاماژەی پێدا بەشێکی زۆری مافەکان بگەڕێنێتەوە بۆ کورد ئەمە جگە لە دانانی پارێزگارێکی کورد بۆ شارەکە دیارە ئێمەوەکو ئەزمون لە دوای ساڵی 2023ەوە دیموکراسیە کاتە پێشەوە بۆ عێراق بەڵام ئەو دیموکراسی کاتە پێشەوە بۆ عێراق بەڕاستی ڕووداوەکان وا سەلمانی دیموکراسی لە عێراق تەنهاوی هێزی لەگەڵ بێتوانە دیموکراسیەکە جێبەجێ بکات بۆ نمونە لە هەڵبژاردنەکانی با بڵین کە دوای 16 ئۆکتۆبرەوە ئێمە هەر 6 کورسێکی خۆمان هێناوە بەڵام ئەوە تا پۆستی پارێزگار نادرێتە کورد و هەر بەو کالتە ڕوە جگەلەوە پۆستی بۆ نمونە قایم قام و هەروەها دەیان پۆست لە کورسەندراوەتەوە ئەمە لایەنێکی کاکە هێزی هەیە ئەمە هیچ پەیوەندی ئەگەر پەیوەندی و پەیوەرەکە ئەبێ ڕێژەی دەنگدان بێ من بەڕاستی ینی لە لای من ئەتوان بڵێم ئومێدم بەوە نییە ئەگەر گۆڕانکاریە گوانەیەتە پێشەوە کورد هاوبەش بێ لێرە و بۆ نمونە لە ڕووی ئەمنیەوە هاوبەش بێ هێزی هەبێ لێرە ئەو کاتا توانیان باڵانسەکە بگۆڕین هەڤاڵ ڕەوانشاد مام جەلال کاتی خۆی باش لە باردۆخەکە تێگەیشت بکەوت ئێمە ئەمانەوێ فەرمانگەکان دەسەڵاتەکان هەمووی 1932 بێ ئێمە چین هەنێ فەرمانگە فەرمانبەری کوردمان نییە جگە لە ڕەنگە پێشتر وەکو استحقاقێک هەنێ فەرمانگە هەبوو بەدەستی کورد بوو بەڵام دوای 16 ئۆکتۆبەر ئەو بەڕێوەبەرانەش لە کورد سەندراوەتەوە و من لەو بڕایەنیم بتوانێ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان گۆڕانکاری ڕێشەی دروستکە بەڵام وەکو بەڵگەیەکی مێژووی ئەمێنێت کەوا ئێماڵێن لە ساڵی ئەوەندە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانمانش کرد ڕێژەی دەنگدانی کورد ئەوەندە بوو ئێمە ئەمانە هەمووی هەڵەگرین بۆی مێژوو چونکە مێژوو هەموو کات ئێستا ئێمە بۆ دائیمەن هەموو کاتێ پشت بە ئاماری ساڵی 57 بەستین هەموو کاتی ئەگەڕێنەوە بۆ ساڵی 57 بۆ نمونە لە مادەی 140 بە هەمان شێوە گەڕێنەوە بۆ ئاماری 57 بۆ باسی ئامار و سەرژمێریەکرێ باسی ئاماری 57 ئەکرێ لەبەرەوە باشترین و ڕاستەقینەترین بڵین ئامارە ساڵی 57 لەگەڵ ئەویوە گۆڕانکارێکی زۆر لە دیموگرافیای یاخود لە ژمارەی وەڕێژەی دانیشتوانی کراوە بۆ نمونە مامۆستا هیدایەت باسی مادەی 140 یاخود ئەو کێشانیوە لەم ناوچەیە هەیە ڕیشەیەکی هەیە ئەو ڕیشەیە گەڕێتەوە بۆ سەرەتای دروستبووین دەوڵەتی عێراقی لە ساڵی 1920ەوە بۆیە یعنی ئەتوانین بڵین و چارەسەرکردنی ئەمە وەکو عملیات وەخت نەشتەرگەری مێشک وایە ئەوان بە بەرنامە هەر بەپێی یاساوەکو باسم کرد لە ساڵی 1936 پرۆژەی ئاودەری حەویجە کراوەتەوە دەیان وەسەدان جوتیاری عەرەب بەناو وەبەرهێنانی زەوی میریەوە هاتنەتەوێ حکوومەت پرۆژەیەوە بەرهێنانی زەوی میری هێناوە و ئەمە وای کرد لە دوای ساڵی چلەکانەوە لە کەرکووکە ئەندام پەرلەمانمان هەبێ لە نەتەوەی عەرەب پێشتر نەمان بووە ئایتر ئەلەوێەوە دەست پێکەوە تا دواتر دێتە ساڵی 16 حرس قەومی و دوای تا دێتە ساڵی هەفتاکان و دواترش هەشتا 10,000ەکان وا خۆمان زین ئەمە هەمووی ئەتوانین بڵێن کەڵەکە بووی چەندین ساڵ بوو
توانیان لە دەستورا وەکو مادەی 140 جێ بکەنەوە بەڵام بەداخەوە وەک خۆی جێبەجێ نەکراوە من ئەڵێم جێبەجێ نەکردنی پەیوەندی بەو سیاستەیەکەوە لە بەغا پەیڕۆکرێن نەک لە لای سەرکردەکان بەڵکو ئێستش لە بەغا کۆمەڵە فەرمانبەرمان هەیە لە چونکە سەرەکیەکانی ناو دامدەستگاکانی حکوومەت کۆنە بەعسیەکانن بە فکری بەعسکارەکەن دژی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان من بۆی بۆ ڕۆم بڵێ دکتۆر سەبارەت بە مەترسیەکان بۆ ئایندەیە خوددا هاوتێم ناوچە جێناکۆکانە لە بەرنامەکانی ڕابردوو ئێمە میوانداری جوتیاری کوردمان کردووە لە قەزای داخ و خۆهات بێدیان هەر ناوچەیەکی تر باسییان لەوە کردووەکەوە مەترسیەکان لەوانەیە لە داهاتوێ خود لە ئایندەدا زۆر زیاد بکات بەوەی کەوا یاخود ئەوەی کە ئێستا هەیە تعریبی کە ئێستا هەیە لە قەزای داخ و ناوچەکانی تری باشووری کەرکووک کە ئەنجامەدرێت زیاتر مەترسیدارترە وەک لەوەی کە لە سەردەمی ڕژەمی بەعسا بووە بەوەی کەوا ئێستا کورد وای لە هاتووە ئەو ناوچانە جێ ئەهێڵێت خۆی ناوچەکان لەوانەیە جێبێڵێت عەرەبی هاوردە دێتە شوێنی پێتان وان نییە کە ئەمە ئەم دۆخە بەم شێوەی ئێستا بمێنێتەوە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کەوا کورد ناوچەکان چۆڵ بکات بە تەواوەتی ئەم ناوچێ بێتە عەرەب نشین بەڵێ ئێمە دوو مەترسیمان لەسرە مەترسیەکەم ئەم بابەتێکی ڕێک بیرکاریە و پەیوەندی بە بۆ نمونە گەشەکردنی دانیشتووانە ئەو ساڵە لەگەڵ بەڕێزێک کە بەڕێوبەری ئاماری کەرکووک کە ئەوان پەیوەندیان بە ئامارەوە هەیە باسی ڕێژەی گەشەکردنی دانیشتوانی شاری کرد ئێستا نەتەوەی عەرەب لە شاری کەرکووک ڕێژەی گەشەکردنی لە هەردوو نەتەوەکەی تر زیاترە ئەم بۆ ماوەیەک کە ئەچیتە پێشترە ئەوان ژمارەیان زیاترە گە تۆ بە هەڵبژاردن ژبیکەی ئەو لە تۆ زیاتر هێنێت ئەمە مەترسیەکی مەترسەکە ئەوەیە ئێمە بۆ نمونە ئەو بارگرانی وا لەسەر گەنجی کووردە لەسەر کۆمەڵگەی کوردەواریە نەبوونی دامەزراندن نەبوونی هەلی کار ئەمە هەمووی وای کردووە پرۆسەی ژن خواستن نەبێ هەمووی وای کردووەی وە ژن و مێرد بیر لەوە نەکە مناڵی زیاتریان هەبێ ئەمە مەلایەنێکێت ئەمە تۆ ئێمە لە ئایندە بەپێی سەرژمێری ئەدۆڕێن ئێمە بەپێی لایەنی دووەم ئێستا جوتیارەکانی بۆ نمونە داقۆق یاخود جوتیارەکانی سەرگەڕان هەموو جارێ سەیەکەی عەرەب دێتە سەریان باش ئەوە کاری ئەندام پەرلەمانەکانە هەموو ڕۆژێ بڕۆن لەگەڵیان بوەستن یان ئەندام پەرلەمان کاری ئەوەیە زیاتر یاسای تەشریعی بکە ئەوە کاری بۆ نمونە دکتۆر خالد شوانی ئێستا تەداخل مداخلەی کردو بە پێی یاسایەک باش ئەگەر ئەومان نەبێ باشە فەرمانبەرێکمان نەبێتن لەو شوێنانە یعنی بە حەقەت موتم کێشەکەی ئێمە کێشەیەکی ئابووری بۆ کاتی خۆی بەڵام بووە یاسایی ئێستا ئەوان توانیانە بە یاسا گرێ بەستیان بۆ خەڵکە کردووە و کوردش لەو ناوچانە بەڕاستی وتم ئەگەر تۆ هێزت نەبێ خۆت چۆڵیەکەی ئەو سنوورە پێشتر ئێمە هەمومان ئاگدارین کە داعشی لێ بووە بە ڕۆژ جوتیارە بە ڕۆژ شوانە بەڵام بە شەو داعشە یاخود بڵین گروپێکی تونڕەوە ڕێک نەڵێن با ئەو گروپێ بەڵام گروپێکی تونڕەوە جوتیارە کوردەکەش ناچارە بێ لایەنێک نییە داکۆکی لێ بکە لایەنێک نییە داڵدەی بدات ناچارە بێ چۆڵی بکات بەڵێ باشە کاکی دایەت سەبارەت بە مادەی 140 ئەم مادەیە وکو لە سەرەتاشەوە لەگەڵ دکتۆر باسم کرد لە جێوی ببێت بە چارەسەر ئێستا بووە بە کێشە لە پێشووتریشان مادەی 140 بە درێژایی مێژوو لەو کاتەوەی کەوا جێگیر کراوە لە دەستورایە بە بەردەوامی بووە بە کێشە و جێبەجێ کرێت یان جێبەجێ ناکرێت بۆچی بەردەوامی و بە درێژایی مێژویان حکوومەتەکانی پێشوش مادەی 140 کردووە بە کێشە و ئاستەنگ بۆ بەردەم مادەی 140 و جێبەجێکردنەکەی دروستەکەن دیارە گەڕێتەوە بۆ ئەو ناکۆکەی کە هەیە لە پێکهاتەکانە یعنی زیاتر عەرەب و تورکمان زۆر ڕێگرن وەگوشتم باسی ئەوەشم کرد کە ئەجنداکانی ئەقلیمیش زۆر دەوەرەبینن لەو مەسەلەیە کە فشارێکی زۆرە خەنە سەر سەرکردەکانی عێراق بۆ ئەوەی کە ئەم مادەیە نەجوڵێنرێت یعنی بینین تەنها ینی ئەمە کە بڕگەیەکیش نییە لە بڕگەیەکی بچووکە لە ئاساییکردنەوە تەطبیع کە تعویزە کە قەرەبووکردنەوەیە تەنها ئەوە لە جێبەجێکردنایە وەکوتر کە لەوە گرنگترەوەی کە ئاسایی بکرێتەوە ینی ئاسایی بکرێتەوە شوێنانە بۆ گەڕانەوەی ئەو قەزا و ناوچانی کە دکتۆر باسی کرد ینی بۆستە شوێنەکانی خۆیان لەبەرەوەی کەرکووک بچوو کراوەتەوە و ینی تەرتەوەرتە کراوە لە وەحەداتی ئیداری کەرکووک و بگرە شوێنەکانی تریش بۆیە دەبینین ئەو فشارانە کە هەبووە کوردیش نەیتوانیوە ینی هەموو قووەتی خۆی بەکاربێنێ زۆر جار کێشەی کورد کێشەی سەرەکی کەرکووک و مادەی 140 بووە زۆر جارە بینین کێشەی بودجێ هەبووە کێشەی پێشمەرگی هەبووە کێشەی تری هەبووە کەمانم بە کێشەی لاوەکی ئەزانم کێشەی کەرکووک کێشەیەکی سەرەکیە لەبەرەوەی وە گوتم ینی بەزودنەوەی ڕزگارخوازی کورد بە شێوەیەکی گشتیە توانین بڵێن هەمویان لە پێناو کەرکووکە ینی
يعني أنا كرت يعني بختكر لبينا وكركوكا أو حزبنا مو شيء يعني ويدبينين يعني بتايبتي قال 2003 وبو 2012 نوعا ما يعني بجوريك أما ديا أجولين را وهولك هبو كزياتر بتشتا بيش وجناي إمام جلال ملبيرم دي بروجيكي دابا سروكي برلماني أوكات بو گەڕانەوەی ئەو ناوچانە بۆ سەر پارێزگاکانی خۆیان ئەوە بوو یعنی دانرا لە بەرنامەی کاریش یەکسەر بە عازێکی دەرەوە ئەو پرۆژێ ڕاگیرە ئەنی کەواتە لێرە ئەبێ پێداگرێکی ئێمە بەو شێوەیە بێت ئەگە بێت و ئەما دەیە لە چوارچێوەی عێراق جێبەجێ نەکرێت بێ پەنابەرین بۆ نەتەوەیە گرتوەکان ئێمە تا چەند چاوەڕێکین یان لە 2005 تا ئێستا ئەو 18 ساڵە یانی چەندتر چاوەڕێکین زۆر چاوەڕێما کرد و هیچ جێبەجێ نەکرا و بەردەوامی ڕێگری هەیە ئەو بەردەوامی ئەو ناوچانە لەژێر گوشاران گوشاری سیاسی گوشاری ئەمنی و ئابووریش کە مەسەلەی جوتیاران وانێ بۆیە دەبینین پێویستە کا کورد وە گوتم ینی ئەو فترەیە تا حدێک کورد یەکگرتوو بوو باشتر بوو جوان یاریکیان نەکرد بەڵام لەگەڵەوە ڕێگری هەبوو بەڵام ئێستا گەیشتوتە ئاستێک کە کورد یەکگرتوو نییە یەکدەست نین و هەرێکەو بۆ مەبەستێک ئەچێ بۆ بەغدا و من ناڵێم ینی بەڕاستی وەکو دیفاعنیە لێ بکەیتی نیشتوانی کوردستان بەڵام یەکێک لە دروشمەکانی هەڵبژاردننی ئەم دوایە ئەوە بوو کە ئەگەر مادەی 140 جاری کە تەفعیل دەکرێتەوە ئێمە ئامادەین بچین ناو حکومەتەوە فعلا ئەوە جێبەجێ کرا و دەبێت هێزەکان تریش لەگەڵیا بن بەتای نایەکێتی نیشتوانی کوردستان هیچ بە ناکرێت بۆیە دەبینین ینی ئەوە ینی ئەو تاگلایانانە کاریگەری خصوصە سەر مادەی سۆلای بۆ نمونە لە 27 2014 کاک مەسعود وتی مادەی 140 تەواو پێویستمان پێی نەما یعنی چۆن لەسەر ئەو ئاستا قساکەی کە مادەیەکە دەستوراڵی تاو کۆتایی پێهاتووە هیچ پێویستمان پێ نەما دوای کەمتر لە ساڵێ گەڵێ دەی بە مادەی 140 جاریکە کاری لەسەر بکەین ینی بەڕاستی ئەمانە هەمووی کێشەی بۆ کورد دروست کرد وای کرد کە ئەم مادەیە استقلال بکرێت لایەن هەندێک سەرکردەکان کە ئەوانە بەڕاستی نانەوێ ئەو مادە جێبەجێ بکرێت و باپشتی ئەو وڵاتە یان ناو خۆیانە و هەروەها ئەجداتی کاکیدات ئەوەی کە بەڕێز دەڵێت ینی بیر نەکردنەوەی کورد لە دۆخەکەی خۆی هۆکارێک نەبووە بۆی کەوە ئەمەی کە ئێستا هەیە لە ناوچە جێناکۆکەکان ناوچە کێشە لە سەرەکان هەم لە کەرکووک هەم لە ناوچەکانی تریشە خۆی ئەم و داهاتووە نییە ئەو داهاتوو ترسناکە نییە کە ئێمە لە یەترسان پێگەیشتوین بۆ نمونە لە کاتی ڕێفراندۆما لە 2017 گەدارکردنەوەی زۆر هاتووە بۆی کەوە ئەمە مەترسی جارە کاتی نییە ئەوەی کە کورد لەو سەردەمای بیری لە خۆی نەکردوتەوە ئەمە داهاتووەکە نییە کە ئێستا پێگەیشتوین بەڵێ یەکێ لە هەڵە کوشندەکانی ئەوە بووە کە کەرکووک کرایە ناو ئوسراعەوە کراوە ناو پرۆژێکەوە کە بەڕاستی پرۆژێکی دووەڕاو بوو و زۆربەی وڵاتانی زلێزەکان ئاگاداریان کردینەوە لەو مەسەلەیە بەڵام بەداخەوە ینی پێداگری هەندێک لە لایەن وای کرد کە ئەو پرۆسەیە جێبەجێ بکرێت واتوانم بڵێم ینی دەم کەرکووکە تەنها یەکێتی نیشتومانی کوردستان لەگەڵەوەیانە بوو نەک لەگەڵەوەیانە بوو کە کەرکووک لە زەمنی ئەو ڕاپرسێ نەبێت بەڵام بۆ دواخستنی بوو بۆ ینی لە ڕووی یاساییەوە تەعاڕوسەکە لەگەڵ مادەی 140 ناو مادەی 140 خۆی ڕاپرسی هەیە یعنی مادەیەکە ڕێ ڕاپرسی لەسەر ئەو ناوچان تو چۆن چی ڕاپرسیەکەکەی ئەو ڕاپرسیە نە پاڵپشتی یاسایی لە پشتە نە پاڵپشتێکی نێودەوڵەتیە نە پاڵپشتێکی یعنی هیچ شتێک پاڵپشتێکی نەبووە و بگرە هەمووی دژی بوو تۆ دەی ینی لەگەڵ ئەمەیە وای دەکەی تەناقۆزێک دروست دەکەی بۆ ئەوەی تو مادە 130 لەباربەری بۆیە هەموو ئەوەی کە ئێستا کەرکووک تێئەپەڕێ ئەو وەزعیەتی پێی تێئەپەڕێت و ئەو ناوچانەی کە مادەی 140 بە شێوەیەکی گشتی ئەو هەڵە کوشندەیە کە مەسەلەی ڕێفراندۆم بوو کە پەرز کرا بەسەر ئەم ناوچانە و ئێستا هەمووی باجی ئەو ئادەینەوە و ناتوانین تەنانەت ینی وەکو ئەو جارەشی لێ بکەینەوە نەک مادەی 140 جێبەجێکەین ئەبی گەڕین وەکو کاتی خۆی ینی ئێستا لەبەرەوەی وەگوتم ینی لەدام دەستگاکانە لە مەرکەزی قەرارانین ینی زۆر کورد لێرە توانین بڵێن بێکەسە و هیچ پشتیوانێکی نییە دۆخەکە بگەڕێنەوە پێش 2007 بەڵێ ئێمە لە هەوڵی ئەوەیان ینی ئێستا لە هەوڵی ئەوەیان یانی ئەوان ینی کارێکیان کردووە کە ئێمەیان بۆ بارودۆخە هین کردووە ینی ئەبێ کار لەسەرەوە بکەین و زۆر جار داوای ئەومان کردووە کە بارودۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە و پارێزگاری نەک بەو کات پارێزگارێکی ئەسڵی بۆ دانرێتەوە بە پێی استحقاقی انتخابی و ئەو کەموکورتیەکە هەیە و ئەو کێشانێکە هەیە لە ناوچانە چی وەکو جوتیارە سەر دەستەوە ناڵێنێەوە چی
لە شوێنەکانی تر کە بەردەوامی ڕوبەڕووی خەڵکە بێتەوە. زۆر باشە دکتۆر دلێر ئەگەر هەمان پرسیار بکەمەوە ئەمەیکەوە ئێستا ناوچە جێناکان تێتی هەمان ئەو داهاتووە مەترسیدارە نییە کەوا کورد لە 2017 گوێ لە یەکتر نەگرت لێ سەر یەک مێزدانە نیشت ڕێک نەکەوت بەوەی کەوا کاتێکدا بنێن بۆ ڕفراندۆم و ڕێک بکەون لەسەری ئەمە جگە لە فشارە نێودەوڵەتەکانی کەوا هەبوو بەردەوامی ئاگادارکردنەوە هەبووە ئەموو داهاتووە مەترسیدارە نییە کەوا پێگەیشتوین. یارێک گەورەترین مەترسی ئەوەی ئێستا ئێمە بۆ نمونە کە وەفدی حکوومەت ئەڕات ئێمە بەغدان مامەڵ لەگەڵ حکوومەت هەرێمەکە باشە نەتۆ یەکگرتوەکان مامەڵ لەگەڵ پەرلەمانەکە لەگەڵ حکوومەتی هەرێمەکات لەگەڵ من و تویا ڕەنگە مامەڵێ ئێمە سفەتێکی فەرمیمان نییە باشە حکوومەتی هەرێم کە ئەڕوات بەیەکلایەنی ئەڕوات یعنی تۆ ئەمە یعنی ئەتوانین بڵێ ئێمە لە ناوخۆشە زۆر لاوازین نەمانتوانێت تا ئێستا هێزی پێشمەرگە ڕێخینەوە نەمانتوانێت بەس ئەوەی لە هەموو مەترسیەکەی خەڵکی ئەم ناوچەیە بۆ نمونە جگە لەیوە مەترسی لەسەر ژیانیان هەیە مەترسی لەسەر ئایندەیان هەیە لە هەموو امتیازەکانش بێ بەشن بۆ نمونە ئەلێرەکە بۆ نمونە خەڵکێکمان هەیە حکوومەتی عێراقی مامەڵەی هاوڵاتی حکوومەتی عێراقی لەگەڵ ناکە فەرمانبەر لەسەر هەرێم هیچ امتیازێکی فەرمانبەری حکوومەتی هەرێم شملی ناکات باشە و بە هەمان شێوە کە فەرمانبەر لەسەر هەرێم امتیازاتی هەرێمش لێرە شملی ناکالێت تۆ لە دەرەوەی ئیدارەی ئەم مەترسیەکان بەم شێوەیە با بڵین و تاکی کورد ئەلێرە لە ناو کەرکووک کەوتۆتە نێوان بەرداشی مامەڵە و سەودا و گفتوگۆی نێوان حکوومەتی هەرێم نێوان بەغا هەر کاتێ پەیوەندەکان نێوان حکوومەتی هەرێم و بەغا باش بێ ڕەنگە ئێمە بڵین فەرامۆشیەکمان بێت و بڵین دڵخۆش بێن بەوە بەڵام ئەوەی دیارە حکوومەتی هەرێم بۆ نمونە کە ڕوات لەگەڵ بەغایەدا ئەنشێت بابەت نەوت و غازە بابەتی مادەی 140 نییە و بابەت بودجەیە بابەت کەرکووک نییە کێشەکە لەوەیە لەمە مەترسیدارتر ئێمە لە معادل لە هاوکێشەکە دەرچوینە. باشە دکتۆر سەبارەت بۆ فترەی کە بۆ نمونە لە 2023 تاوەکو 2017 توانین بڵێن لە ناوچە جێناکۆکان کورد دەسەڵاتێکی زۆر بەهێزی هەبووە تا چەند توانی لەو ماوەیە سوور لە دەسەڵاتەکەی خۆی ببینێت کورد؟ بەحەقەت ئەو ماوەیەکی تاوەکو ساڵی 2012 زۆر باش بوو بە تاوجودی هەڤاڵ مامجەلال زۆر باش بوو چونکە هەڤاڵ مامجەلال هەموو کاتێکە لە بەغا هاتەوە زۆر کات بەر لەوێ بڕۆ بۆ سێمای سەری لە کەرکووکەدا و لەگەڵ پێکاتەکاندا ئەنشت و توانین بڵین تەبایەک نێوان پێکاتەکانی کەرکووک دروست بوو بەڵام دواتر دەستگرتن بەسەر بیرە نەوتەکان و جوێنەدان بە ئازارەکانی خەڵک ئەوەی لێکەوتەوە کە لە 16 ئۆکتۆبەر بینیمان چۆن نەتەوەکانی تر بە چەپڵا پێشوازیان لە سوپای عێراق کرد ئەمە هەمووی ڕنگدانەوەی سیاست خراپەکان جایە و سیاستانەی کراوە وەک تاک کراوە وەکو حزب وەکو یعنی بەحەقەت ڕنگدانەوەی خراپی هەبوو و ئێستا ئێمە نەمانتوانیوە بگەڕێینەوە بۆ ئەو بڵین بارودۆخی کەوا لە کەرکوو بوو پێش 16 ئۆکتۆبەر. باشە کاکیدایەت کورد بۆچی نەیتوانیەوە لە دوای 2023 سوور لە دەسەڵاتەکانی خۆی ببینێت هۆتا خۆ پارێزگارێکی بۆ کالە لەم شارە هەیە چەند ساڵێک کە توانێتی سوودێکی زۆر لە دەسەڵاتەکەی خۆی ببینێت وانە دەسەڵاتێکی زۆری هەیە کە عەرەبی هاورداهێنێتە ناوچەکە کورد بۆچی نەیتوانێت ئەم دەسەڵاتی خۆی بەکار بهێنێت بۆی کەوا مادەی 140 جێبەجێ بکات لەو ماوەی کەوا ئەنجومەنی پارێزگاکان ڕایگیرا بوو کۆبوونەوەیان ئەنجام نادا هەڵبژاردن ناکرا هەوڵی نادامانە چارەسەر بکات. بەگە بڵێن هیچ نەکراوە لەو ماوەی کە دەسەڵات دەست کوردەوە بووە بێتەنە حەقی بەڕاستی لەبەرەوە مالی بیر نەچی ینی کەرکووکی ینی بەڕاستی وەکو گوندێک وا بوو کەلاوەیەک بوو دوای ڕوخانی ڕژێمی بەعەس و تایبەتی ئەو گوندانی کە خاپور کران هەمووی گوندی کورد و تورکمان بوو لەسەر حسابی یەکێتی نیشتمانی کوردستان بە تایبەتی ئەو گوندانە ئاوادان کرایەوە یاکو قۆناغی یەکەم یعنی ئەمە کارێکی باش بوو وە گەڕانەوەی ئاوارەکان بۆ کەرکووک و ناوچەکانی تر ئەمەش قۆناغێکی تر بوو بەڕاستی کە ئەمە قورس بوو ئاسان نەبوو بە حکمی ئەوەی کە چەندین ساڵدەیان ساڵە لەو شوێنانە ژین و جاریکە بگەڕێنەوە بۆ زێدی خۆیان کاتێویست بەڵام هاوکاریکی باشکران و لە ڕووی خزمەتگوزاری و ئەمانە ئەتوانین بڵین تا حدێک کاری باش کرا بەڵام ئەوەی کە کێشەکە ئەوەیە کە مەسەلەی جێبەجێنەکردنی مادی 140 وە گوتە بیانی ئەمە لە ناوخۆی عێراق سراحەیە و کێشە زۆرە
وأوای کردووە کە ئەمە سرعانە ڕەنگی داوەتەوە لەسەر کوتلە سیاسیەکان بە تایبەتی کوتلە سیاسی عێراقیەکان و فشاری خەلیج و فشاری وڵاتانی دەوروبەر تورکیا ئێران ئەمانە دەوری خۆیان بینیوە لەوەی کە جێبەجێ نەکرێ ئەم مادەیە ئەنی ڕاستە ئەو ماوەی کە ماوە دکتۆر باسیەکە تا 2012 کورد زۆر بەهێز بوو ئەنی تەنانەت ئەو مالی بیر نەچێ ینی جارێکی لەجاران حکوومەتی عێراقی لە هەرێمی کوردستان دامەزرا و زۆر جا کێشەکان ئاهاتن لای کورد چارەبوویان چارەسەرکرا و دەستوری عێراقیش لەسەر ئەتوانین بڵێن بە شێوەیەکی سەرەکی کورد ڕۆڵی هەبووە لەوەی کە بنووسرێتەوە جاریکە دەنگی لەسەر درێبانە بەڵام مەسەری مادەی 140 وەک گوتە بەیانی ئەجنداکان نێودەوڵەتی و ئەقلیمی فشارێکی زۆریان سەر ئەوەی کە جێبەجێ نەکرێت بەڵام ئێمە ئەوێ گوتم ئەگەر کورد یەکگرتوو بێ وە خیتاب بێ و ئەو کێشانەی کە هەیەە بەلاوێنێن ئەتوان هەنا برن بۆێنێتەوە یەکگرتوەکان لەبەرەوەی لە زۆر شوێن لە زۆر وڵاتە ئەو کێشانە هەبووە هەنیان بردووە بۆ وڵاتانە کە ڕاپرسیە بکرێ ئەمارێک ڕاپرسیە بکرێت لەو شوێنانە چونکی لە بەلجیکا کراوە لە سکۆتلەندا لە زۆر وڵاتەمانە هەبووە بەڵام بە حکمی ئەوەی کوردستا ینی بەداخەوە یەکگرتوونی و زۆر جار کێشەکان ئەوەندە گرنگی بە کێشە لاوەکەکانە دەن کێشە سەرەکیەکانن وەلانەوە وای کردووە کە کەمتر گرنگی بە نام ناوچانە بدرێت ینی لایەنێک ناتوانێت تەختی هەموو ئەو کێشانی ئێرە بکات بەڕاستی ئەگەر کوردی گشتی یەکگرتوو دەبێت ینی بۆ نمونە ئێمە ئەوەی کەستە بەسەر کەروکە دێت خۆ ئەنجومەنی پارێزگا هەبوو جاریکە ماتوانی پارێزگا دابینەوە جاریکە ماتوانی هێزی کورد پێگەی کورد بەهێزکەینە کەرکووک پارتی دیموکراتی کوردستان ئامادە نەبوو وعدیشیدا لە کابینەی نوێم بوو وعدی ئەوەی دا بە یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەندامان ئەنجومەنی پارێزگا بێنەوە بۆ کەرکووک پارێزگا بدەن و پارێزگار بگەڕێنەوە بۆ کەرکووک بەڵام بزانە سەریکە ینی بە حکمی ئەوەی کە نەبوونی یەک خیتاب یەکگرتوویە بە تایبەتی ینی لەم ناوچانە کورد ئەگەر لە هەرێمە چەند ناکۆک بن کێشەمان نییە بەڵام زۆر گرنگە لەم ناوچانە کورد یەکگرتوو بێت و نابێ بیر لەوە بکاتەوە کە بە حکمی ئەو کێشە بنەڕەتیانە کە هەیە لەوێ لە کەرکووک و شوێنەکانی تر ڕنگ بداتەوە لەبەرەوە ئەو کێشانە جایە لەگەڵ کەرکووکە و دەبێت ینی وەک خۆیان چۆن پارتی دیموکراتە لە دڵی کوردستانە وەکەتی دەڵی قودسی کوردستانە دەبێت زیاتر گرنگی بەو شوێنانە بدرێت بە تایبەتی کەرکووک کە بەڕاستی خۆی بە غەریب بەزانێ و ئەستا ئەتوانی بڵێن تەنها لایەنێکە کە دیفاع لەم شارەکات و هەموو کێشەکان ڕوبەڕووی ئەوە بێتەوە ڕوبەڕووی پەرلەمانتارەکانیان لە کاتێکە لە دوای 16 ئۆکتۆبەر 2010 6 پەرلەمانمان هەبوو بەڕاستی ینی ڕۆڵێکی باشیان گێڕا دەڕێگریکردن لەو مەسالی تعریب و ئەو نەهامەتی بەسەر شارێ هات کاکیدا ساڵی 2010 من نازانم ئەمە لەوانەیە بەڕێز باشە شارەزا بیت بڕیار بۆیان تەنیا دەنگۆ بۆ گوایە دادگای فیدراڵی پێی وا بووەکەوە کەرکووک و خانەقی ناوچەی جێناکۆگنین هەر ناوچەیەکی ئاساین شتیوە هەبووە شتێکی واڕووی نەداوە لەبەرەوەی ئێمە لە ساڵی ڕابردووە داربوو مەجموعەیە پەرلەمانتار داوای ئەویان کرد بوو کە مادەی 140 کۆتایی پێبێت ئەوە بۆ محکەمەی اتحادی بە پێچەوانەی ئەوە ڕەتکردەوە کە مادەیەکی دەستوریە ئەو سەقفە زەمەنی کە دانراوە بۆ ئەو بووە کە جێبەجێ بکرێت بەڵام کە جێبەجێش نەکراوە مادەکە زیندووە بۆی هەیە جاریکە تەفعیل بکرێتەوە کار هێسە بکرێت هەر بە ناوچەجێنەوە ناکۆک لە قەڵەم دراوە ناوچانە وەک مامۆستاش ئاماژەی پێکرد تەنها کەرکووک نییە حوت پارێزگا لە خۆی ئەگرێ ینی کەرکووکە مۆسڵات کریتە دیالەیە کەربەلایە عیمارەیە ئەمانە هەمووی کێشیان هەیە ینی ئەوانش سود بەندە بن سەری مادەی 140 ئێستا تورکمان کە ڕێگری لێکایان ڕوبەڕووی وەستاوەتەوە زیاتر ئەوان مستەفیدە بن بڵێ بۆچی ینی زیاتر لە مەلیۆنێک دووەم زەویزار کێشەی لەسرە یەک لەسەر سێی ئەو زەویانەی تورکمان باشە و زۆربەی گوندانی کە خاپور کراون لە دوای کورتی تورکمانە کە گەڕانەوەیان تعویز دەکرێن ڕێی مادەی 140 و بە هەمان شێوە ینی ئەو عەرەبانش کە بە زۆر هێنەرە بۆ کەرکووک یان بەویستی خۆیان هاتوون بەێغرا هاتوون ئەوان زیاتر مستەفید بوون یعنی دوو بقات ینی لە کورد زیاتر مستەفید بوون 20 میلیۆن دیارە وەرگرتەوە بۆ گەڕاونەوە بۆ شوێنەکانی خۆیان ینی ئەمێرە ئینسافێک هەیە عەدالەتێک هەیە لەو مادەیە بەڵام مەسەلەکە کێشەکە سیاسیە
باش زیاتر ئەوای کردووە کە باشە نێرن جێبەجێ. دکتۆر سەبارەت بۆ پرسیارە کە گوایە دادگای فیدرالی بڕیاری داوە یاخود پێی وا بووەکەوە کەرکک و خانەقین ناوچەی جێناکۆگرین کاکدایەت ئەڵێت کە هیچ شتێکی لەو شێوەیە نەبووە، بەڵام ئەگەر بێت و دەستور هەموار بکرێتەوە بڕیارێکی لەو شێوەیە بدرێت دۆخی ناوچە جێناکۆکەکان چی لێ دێت؟ بەتاکید ئەگەر بێت و دەستور هەموار بکرێتەوە دەبێت کورد تەرەفێ بێ لە نووسینەوەی دەستور و دەبێت لایەنێک بێسە چۆن کە ساڵانە بودجە یاخود موازنەی عێراق دێتە پەرلەمان بەر لەوە وەفدی حکوومەتی هەرێمە ڕوا لەسەر ئەو میزانێ لەسەر ئەو بودجەیە چونکە بودجەکە بۆ عێراق و بۆ هەرێمشە دەستورش بۆ هەموو گەلانی عێراقە یعنی ناکرێ تێی پەڕێنن بە بێویستی کورد و کورد هەر لە ساڵی با بڵین هەر بڵێ لە شۆڕشی ئەیلول لە ساڵ 61ەوە و دواترش لە شۆڕشی نوێی گەلەکەمان چەندێ لەگەڵ حکوومەتی عێراقی لە جەنگا بووینە ئەوەندەش گفتوگۆ کراوە و هەموو بابەتەکان بڵین لەسەر کەرکووک بووە زۆربەی لەسەر کەرکووک بووە بۆیە لەو بڕایم کورد دەستبەرداری بابەتی کەرکووک نابێت و ئەگەر وەکو نەتەوە وەکو حکوومەت وەک پەرلەمان بڕوانەکەم دەستبەرداری کەرکووک بێت. باش ئەگەر دەستور هەموار بکرێتەوە پێتان وایەکەوە لە بەرژەوەندی کووردا بنووسرێتەوە؟ بڕواناکەم. بۆچی؟ لەبەریوە ئێمە لە ساڵی 2023 کاتیە لە مانگی لە 9 چواری 2023 کۆتایی بەدە سەڵاتی سەدام هات و لە مانگی حوزەیرانە ئەنجومەنی بڵێ ئینتیقالی دانرا و کاتە 11 کەس بوون لەو 11 سیانی کورد بوون هەڤاڵ مام جەلال و کاک مەسعود و دکتۆر محسن عەبدولحەمیدش ئەو کاتە ئەمان با بڵین ئێمە ڕێژەمان باش بوو و وەکو مامۆستا هیدایەت باسیەوەی کرد زۆر جار هەبوو حکوومەتی عێراق کات تەشکیلە بوو بە دەست پێشخەری کورد و دەستورەکەش لایەن بە کورد ڕۆڵێکی باشی هەبوو و ئێمە هەموو جا قسە یاخود ڕخنەوەمانەوە گراماوت کورد چووە لە بەغا عێراقچێتیە کات یعنی ئەماوە دووەرە با خۆمان بکەین دەوڵەت بەڵام کورد هەوڵی ئەوەیدا ئەم بابەتانە لە ڕووی یاساوە ڕێک بخاتەوە بەڵام ئێستا ناو ماڵی خۆمان ڕێک نییە کێشەکەمان ئەوەیە ئەو کاتە زۆر بەهێز بوون ناو ماڵی خۆمان ڕێک بوو و ئەو کاتە حزبێکی زۆرشمان نەبوو ئێستا حزبەکانمان زۆرتر بوو لە هەرێمی کوردستان و ناکۆکەکان زۆرتر بوو ئەو کاتە تۆم لەن دوو حزبی سەرەکی بوو و ڕێکەوتنامەی استراتیجی نێوانیان بوو و دوو سەرکردا توانین با بڵێ هەردووکیان باوەڕی تەواویان بە یەکتر بوو و هەڤاڵ مامجلال ڕۆی تەواوی هەبوو لە ناو هەموو سەرکردە عێراقیانش قسەی ئەبیسترا و بە قسەی ئەکردرا توانیمان ئەوە بێین نەکایەوە بەڵام ئێستا گەر بمانەوێت دەستورێ بنووسین و بەم بڵین ڕووداوانەی وال ناو خۆمان هەیە بڕواناکەم بتوانین شتێکی وا سەرکەوتو بنووسین. باشە کاکی هیدایەت ئەگەر بێت و دەستور هەموار بکرێتەوە لەوانەیە هیچ خاڵێکی دەستور هێندەی مادەی 140 کێشەی لەسەر نەبێت هەرچەنە بەڕێز داماژەت پێدا خۆمە تەنیا لە بەرژەوەندی کورد نییە تا ڕاتێک لە بەرژەوەندی لەوانەیە عەرەبی ڕەسەنی هەندێک ناوچە بێت و تورکمانیش بە هەمان شێوە لێی سوودمەند بێت و لە بەرژەوەندیانە بێت بەڵام پێتان وایە ئەگەر بێت و دەستور هەموار بکرێتەوە مادەی 140 بتوانرێت ڕەوز بکرێتەوە بە تەواوەتی نەهێڵدرێت بەبی دەستور خۆی بڕگەیەکی باش تێدانراوە ئەو بڕگەیە لە حاڵەتێکە دەستور هەموار بکرێتەوە دەبێت سێ پارێزگا هینی نکاتەوە ڕەتی نکاتەوە ئەمە یەکێکە لە ئەو ینی پێشنیار عاقڵانەی کە کورد دایناوە بە حکمەوەی کە هەرێمی کوردستان پێکاتەوە لە سێ پارێزگا یعنی کۆمەڵێ ڕەنگە مادەی دەستوری هەبێ ئێستا نەگونجێ لەگەڵ بۆ واقعی ئێستای عێراق ڕەنگە قابلی ئەوە هەبێ کە تعدیل بکرێ و جاریکە چاو پیا بخشێنرێتەوە و ئەوەی کە جەناب باسێکی مەسەری مادەی 140 بۆ گوتم ئەمە تەنها کارتە بەدەست کوردەوە تەنها نەخشە ڕێگایەکە بۆ کورد کە بتوانێت لەو ڕێگایەوە فشار کاتە سەر حکوومەتی اتحادی بۆ چارەسەرکردنی ئەو کێشەی ئەم ناوچانە بەڵام ئەبێ بە دوای بەدیلا بگەڕێ ئایا ئەگەر مقایەزەیەک هەبوو لەگەڵ لایەنە سیاسی عێراقیەکان لەسەر ئەوەی کە مادەی 140 بەم شێوەی ئێستا نەبێنێت چونکە بۆتە حەساسیەت مادەی 140 پێشە لە سەرەتا کە حکوومەتی عێراقی دروست بوو ناوێنە حکوومە جمهوریەت العێراق الفیدرالی عەربی سونەشێت بوو جنای مام جەلاوتی کاک ئەو فیدرالی بکەن بە اتحادی ئاوتیان ئەستەتەوە عیبی نییە و یەک شتە دیێرە ئەم مادەی 140ش کە ناوی هێنی حەساسیەتی گەوری دروست کردووە ناو عەرب و تورکمانە ئەتوانین مەسەلەن هاوشێوەی ئەو مادەیە ئاسانتر ینی بڕگەکانی ئاسانتر بێ شێوازێکی گشتگیر بێ هەر ئەو ناوەڕۆکە بێ
بەڵام تعدیلێکی بچووکی تیا بکرێت کە قابلی جێبەجێکردن بێت ینی منەڕم کێشە نابێت ینی بۆ نمونە ینی ڕەنگە چارەسەر زۆر هەبێت یان ئێستا ئەگەر ئێمە مەسەلەی ڕاپرسی و ئەوانە کوربانتە شتێکی مەسیری بۆ ئەم ناوچانە ئەتوانی بێ بڵێن ئەتاکو تەطبیع نەکرێ ڕاپرسی لە مەسلحەتی کورد نییە ئەتا چەمچەماڵ نەگەڕێتەوە بۆ کەرکووک ئەتا دووز نەگەڕێتەوە بۆ کەرکووک و ئەنی ئەمانە نەگەڕێنەوە تۆ استفادە ناکرێت لەم ڕاپرسیە چەنە کوردستان نیوەیە بەڵام لێرە گوتم ئەگەر ئەما هەندێک مادی دەستوری هەیە قابلی تعدیلکردنە ئەگەر مادی 140 بەرکەوت بێ کورد بە عەقڵان تەعامل لەگەڵ ئەمەیە بکات ئەبێت ئەم ناوەڕۆکە جێ بکاتەوە جێ بکاتەوە بە شێوەیەک کە قابلی جێبەجێکردن بێت و ڕەنگە من لە خۆم مەستا شتێک بڵێم وەسەنە من وەکو چاودێرێکی سیاسی ڕەنگە هەندی حەلی وەسەط هەبێت کە ینی کورد و لایەنەکان تریش ملزەم کە بە جێبەجێکردنی ینی بۆ نمونە بایدن یەکێک لە پێشنیارەکانی لە 2005 کە هات دانیش لەگەڵ پێکاتی کورد و عەرەب و تورکمان وتی وەرن بۆ تەجروبە با کەرکووک و ئەم ناوچانە هەرێمی کوردستان و عێراق بێکەوە بنەڕێەوە بۆ نمونە ینی بۆ فترێکی زەمەنی باشە یان مەسەلەن ئەتوان ئەوە زیندووکەنەوە یعنی ئەتوان ئەوە زیندووکەنەوە کە کورد ڕۆڵی هەبێت بۆیە ئەگەر کورد ڕۆڵی هەبێت لەم شوێنانە ئەو کاتە غەدری لێ ناکرێت و ناتوانێت یەکێک وەکو ڕاکان جوبوری بە کەیفی خۆی ئێستاوە تعادا لە کوردەکە و کێشە بۆ کورد دروستەکە وای هاتووە جوتیارەکان ئێستا ناتوانن زەویزارەکان خۆیان بکەن. باشە زۆر چاکە دکتۆر ئەمە بار کۆتا پرسیاریشم بێ بۆ بەڕێزت لە ماوەکانی ڕابردوو هەر لە هەفتەی پێشوو بێ پێم وابێت ئەنجومەنی عەرەبی لە کەرکووکیان لە قەزای داخوک بەیاننامەیەکی دەرکردووە کە گوایە دانیشتوانی قەزای داخوک و ناوچەکانی تری دەوروبەری هەندێک ناوچەی تر هەبووە لە سەدا هەفتەی دانیشتوانەکەی کە گوایە عەرەبن بەڵام ئەو هۆکارانی بەڕێز باسی کرد من پێم وانییە کەوا گەیشت بێتە ئەوەی کەوا لە سەدا هەفتەی دانیشتوانەکەی عەرەبن و کورد و تورکمانەکەش ئەوەی تری بێت ئەمە ئەم دۆخی کەوا هەیە تا چەند کاریگەری کردووەتە سەر ئەوەی کەوا ئەمە دروست ببێ بوترێت ئەم ناوچانە کە ناوچەی جێناکۆکن لە سەدا هەفتیان عەرەب بێت بەڵێن دیارە هەمان کاتیژدا دکتۆر پێم خۆش وەڵامیەوەشم بدەیتەوە ئەوەی کەوا لەوێ بوو کۆنگری ڕۆژنامەوانی ئەنجام درراوەیەکی نیشتیمانی کوردستان بوو پێ وایەکەوە لایەنەکانی تریش ئەگەر لە کەرکووک بوونە لە داخۆک بوونە لە باشووری کەرکووک بەشداریان بکردای و داکۆکیان لە مافی کورد بکردایە ئەمە دروست بووە ئەنجومەنی عەرەبی بتوانێت بەیاننامێکی لەو شێوێ دەربکات بڵێ دیارە من سەرەتا باسی سەرژمێرەیەکە ئاکەم ئێمە یەکێ لە گرفتەکانی مادەی 140ەوەی ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک ئەزانی کەرکووک لە ساڵی 74ەوە پێش ساڵ 74 ڕووبەری کەرکووک 20,000 کیلۆمەتر دووجا بووە چوار قەزای سەرەکیان لێی جیا کردوێتەوە کە ئەم چوار قەزا سەرەکیە قەزای چەمچەماڵ قەزای کفری و قەزای کەلار ئەمانە دانیشتووانێ توان بڵێم بە ڕێژەیەکی بەرز ناتوان بڵێم 100% بەڵام زۆربەی دانیشتوانەکانی کوردن لەگەڵ قەزای خورماتوو ئەمانەی لێ جیا کراوەتەوە دووەم هەموو سەرژمێرەکان ڕێژەی عەرەب لە داقوق لە کورد زیاتر نەبووە تەنانەت لە هەڵبژاردنەکانی 2018 ژمارەی دەنگدەرەکان نزیکی یەک بوونە بەڵام ئێستا ئەو سیاستەی کەوا جێبەجێیەکە پارێزگای کەرکووک بە وکالەت بە ئەمتیاز توانێتی پاڵپشتی بڵین هاونیشتیمانیانی خۆی بکە لە عەرەب و پۆستیان بداتێ معقول نییە کەرکووک ئێستا ئەوەندە بچوو کراوەتەوە پێکاتوە لە چوار قەزا قەزای ناوەند و قەزای دووبس و قەزای حەویجە لەگەڵ قەزای داقوق ئەکرێ لە چوار قەزایە کورد قایم قەزایەکی نەبێت ئەگەر استحقاقی انتخابیش بێ ئێمە لێرە 6 کورسیمان هەیە ئەمە لەلایەک بۆیە ئەو قسانەی ئەو باسیەکە ئەو سەرژمێرە ئەوەی خاتە ڕوو لە هەموو سەرژمێرەکانە ژمارەی ئەوان نەگەیشتوەتە نزیکی کورد بوونە و ژمارەی کورد تورکمان لەوێ کەمە بەڵام ژمارەی کورد لەگەڵ عەرەبە نزیکی یەکە نزیکن ئەمە حاڵەتێک وەکەوە قایمقامێکی عەرەب بۆ عەفوەن دانانی قایمقام ئەتوان بڵێم دانانی قایمقام بە زۆرە ملێ بووە دەسەڵاتی خۆی با بڵێن پەیڕۆ کردووە و فەرمانی کارجەری بۆی دەرکردووە ئەو قایمقامە دەست بەکار بووە بەڵام دواتر خەڵکی لە داقوق لە دوای 16 ئۆکتۆبەرە بۆ یەکەم جار
کورد و تورکمان پێکەوە مان ئەگرن و ناڕزایی دەرەبڕن و پێکەوە ئەتوان بڵێن کۆنگرەی بڵین ڕۆژنامەوانی ئەوواکەن سەبارەت بۆی وە ئایا ئەگەر بهاتە لایەنە کوردستانەکانی ترش لەگەڵ ئەندام پەرلەمانەکانی یەکێتی بوونایەوە بە تایبەتی بەڕێز دیلان غەفوور لەوێ بوو بەڕێز دیلان غەفوور لەبەرەوە خەڵکی منتیقەکەیە و خزمایەتێکی باشی لەگەڵیان هەیە لەگەڵ خەڵکی ئەو منتیقەیە و پێشترش چەندین جار بەدەنگیانەوە هاتووە نەک ئەم خولی ئیستەی پەرلەمان پێشترش بەدەنگیان هاتوو بۆیە خەڵکی قەنەعەتیان پێێتی و جگە لە نەتەوەی کورد نەتەوەی تورکمانش ڕێیان داوە ئەو بە ناوی با بڵێن خەڵکی قەزای داخۆ کۆنگرەی ڕۆژنامەوانی بکات بە حەقەت ئێمە لە کەرکووک سێ ئەندام پەرلەمانی ترشمان هەیە ئەگەر وەکو کورد دوانی با بڵین لە برادرانی پارتیوێکێکشی لە نەوەی نوێیە خۆ دەکرا ئەوانش ئامادە بوون نایە لەبەرەوە ئەو ڕۆژەی دیلان خان لێوێ بوو خولی پەرلەمانی یاخود بڵێن کۆبنەوەی پەرلەمان نەبوو دەکرا ئەوانش ئامادە بوون پاڵپشتێکی باشتر بوو زۆر باشە سپاس دەکەم دکتۆر سپاس دکتۆر دلێر عەزیز مامۆستای زانکۆ کە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵم بوویت و بەڕێز هیدایەت تاهیر چاودێری سیاسیکەکیدا سپاس بۆ بەڕێزی شتکە لەگەڵم بوویت لە ستۆدیۆ بەڕێزان زۆر سپاس بۆ ئێوەش کە بینەر بوون هەر شاد بن خواتان لەگەڵ